ئەمڕۆ ڕۆژی جیهانی هێلکەیە و بە خۆشحاڵیش لە لای خۆمان لە ژەمە خۆراکەکانە بە تایبەت بەیانیان زۆر گرنگی پێدێت بۆی کە لەسەر هێلکە و گرنگەکەی ئەوی کە چۆن بەکاری بهێنین بە قسەکەی سەرکۆ بە کوڵایی بێ بە سورۆکراوی بە ئەمانە زانیاری تاوەرگریم میواندارەتی خاتونی بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر چیمەن ساڵحمان کردو پسپۆڕی خۆراک داوای لێکی نابان ئامادە بێ دکتۆر گیان سلااوی لێبێ بەخێر بێ فەرموو بەخێر بیت دکتۆر هەر وەکو بابەتێکی دیکەی تەندروستی زۆرجار باسی بەکارهێنانی هێلکەشەکرێت کۆمەڵک بۆچوونی جیاواز لەسەری ئێستا سەرکۆ باسی کردوتی ئەڵێن تۆ وەرزشکارێکی چۆن هێلکە ئەوە بە تەواتی ئەوخۆی زەردێنەکەی بەخۆ کەسی وامانێک چۆری خوێنی بەڕاستی بەرزە نابێرە هەر تخنیشی کەوێ دکتۆر خۆی وەکو گرنگیەکەی هێلکە بۆ هەموو کەسێک چۆن باسیەکرێت بە وەرزشکارەوە بە کەسێکە نەخۆشی هەیە وەکو زانستی پزیشکی خۆراک چۆن باسی هێلکەوە گرنگەکەی ئەکات و ئێستا بۆ هەموو تامانەیەکیش ئەگەر بڵین بەیانی ئێوە بەیانی بینەرانیشمان باش هێلکەیەکێکە لەو خواردانەی کە پێی ئەڵێن سوپەرفود یعنی هەموو خواردنەکانی تایە هەموو ئەو ئێمە ئەگەر باسی خواردنەکەین یعنی ئەوانی کە ئێمە لە خواردنەوە وەریەگرین دوو جۆرمان هەیە یەکێکیان پێکە پێ وترێ بایۆ ئەڤایلەبلیتی یەکێکیان ئەوەیە کە لەش خۆمان دروستی ئەکا ئەتوانێت دروستیکە هەندێک لە خۆراکەکانمان هەیە لەش ناتوانێت دروستی بکە ئەبێ وەریگرێ بە تایبەتی وەکو پرۆتینەکان کە ئەماینۆ ئەسیدەکانیان تایە کە ئەمانە هێلکە یەکێکە لەو خۆراکانەی کە هەر نۆ ئسنشیل ئەماینۆ ئەسیدەکانی تایە کەواتە لەش یعنی پرۆتینێکی های کوالیتیە کوالیتێکی باشی هەیە کە لەش ئەتوانێت سوودی لێوەربگرێ بە نسبەت پرسیارەکەی جەنابتەوە کی ئەتوانێت هێلکە بخوا من ئەتوانم پرسیارەکە عکس بکەمەوە بڵم کێ ناتوانێ بیخوا کەس نییە نەتوانێ بیخوا هەمومان ئەی خۆین بە تایبەتی هێلکە دەوڵەمەنە بە مادەی کۆلین کە پێویستە بۆ گەشەی دەماغ بۆ گەشەی مێشک کە ئەمە لە دوو کاتە ئێمە زۆر پێویستمان پێێتی لە مناڵی بچووکە هەروەها لە گەورەیە ئێمە لە مناڵی بچووکە ئەمانەوەی گەشە بین بە مێشک و بە دەمارەکانی مێشکی لە پیریشە ئێمە ئەمانوێ ئاستی ژیریمان دانەوەزێ کە ئەزانین ئێمە نەخۆشی ئەلزایمەری کێکە لە نەخۆشیە زۆر باوەکانی سەردەمی ئێستا کە ئەمە بەهۆی چێوە یعنی کە ژیری ئینسانەکە دا ئەوەزێ لە برەوە ئەم مادی کۆلینەکە لە هێلکەیە زۆر هێلکە زۆر دەوڵەمەنە پێی ئەتوانرێ هەروەها ئەگەر بێنێ سەر باسەکانی کەژی هێلکە بۆ هەموو ئەندامەکانی لەش تەنانە بۆ چاو کە مادەی لوسینی بۆ یعنی ئەمینۆ ئەسیدەکان مادەی لیوسینی تایە کە یەکێکە لە لیوسین کە یەکێکە لە ئەوانی کە BCAA ئەوانی کە ڕاضاکەن ئەزانن کە چەند پێویستیان پێێتی بۆ چاو مادەی لیوتینی تایە کە ئەمەش مادەیە کە دیسان کە بۆ چاو پێویستە هەروەها مادەی ئەنتی ئۆکسیدانتەکان ئەوانی کە لەش بەکاری ئێنرێ وەکو ڤیتامین A و ڤیتامین E هەروەها سلینیۆم کە تەنانەت بۆ ئیشی تایرۆید یعنی بۆ غودە ئەوانی کە ئێمە ئەزانین کە لە ناوچەی خۆمانە کەمی غودەیەکێکە لە کێشە گەورەکان کە هەیە کە مادەی سلینیۆمی تایە هەروەها ترپتۆفانی تایە مادەی ترپتۆفانیەکێکە لە ئەماینۆ ئەسیدەکان کە یارمەتی خەو و ڕێکخستنی خەو ئەیە بۆ ڤیتامین دیەکی زۆر باشی تایە کە یارمەتی بە توندیمانەوەی ئێسقان و دانەکانمان ئەیە هەروەها ڤیتامین دی علاقەی هەیە بە ئیمیونیتی یعنی بە مەناعەی ئینسانەکان هەروەها بۆ پارێزگاری لە زۆربەی نەخۆشیەکان ئێمە ئەتوانرێ هێلکە بەکار بهێنرێ دکتۆر کە ئەم بەها خۆراکی باشەی هەیە هێلکە بعد سەرەتا من پێم خۆشە لە مناڵەوە دەست پێ بکەین بۆ دایکانی کە مناڵێکی چووشان هەیە چ تەمەنێکی تر گونجاوە هێلکە بدرێ بۆ منداڵە بەڵێ خۆی هێلکە بەس کێشەیەکی هەندێک کەس لە خراپی بەختیان حساسیان پێی هەیە حساسیت دروستەکە لەبەر ئەوە باشترە هێلکە بخرێتە دوای ساڵ لە دوای ساڵەوە یان ئەگەر بڵین 8 مانگ تەواو بکە ئەنجا بتوانرێ هێلکەی بدرێتێ لەبەرەوەی بە تایبەتی سپێنەکە زیاتر پرۆتینی زۆرتر تایە و هەروەها حساسیت زیاتر دروستەکە دکتۆر با لەو پرسیارەوە دەست پێ بکەم بە هاوکارم سەحەرم و دوتم ئێمە
زۆر جار پرسیاری ومانەیەکڵێن تۆ بەیانیان هێلکا خۆی زەردێنەکەی مەخۆ ئایا ئەمە گەر وەرزش بکەین یا کەسێکی ئاسایی زەردێنەکەی زیانی هەیە یاخۆ هەردووکی بەیەکەوە ئەتوانین بڵین بەها خۆراکیەکە تەواوکەن خۆی هەردووکیان پێکەوە بەها خۆراکیەکانی تەواوەکەن لەبەرەوەی ڕاستە سپێنەکەی پرۆتینی زیاترە بەڵام زەردێنەکەی چەوری و ڤیتامینەکانی کە وەک وتم ئەی و ئی و ئەوانە و نیوتریەنتەکانی زیاتر لە ناویا هەیە هەردووکیان پێکەوە یەکتری تەواوەکەن بەڵام جاران یعنی باوێک فکرێک هەبوو لەسەر کۆلسترۆل کە گوایە کۆلسترۆل خراپە و کۆلسترۆل لەبەرەوە ئەسڵەن بە تەمەنەکانیان لێ مەحرومە کرد نابێت خۆی لەبەری چەوری خوێن بەرزەکاتەوە بەڵام خۆی لە ڕاستیاوان نیە هێلکە چەوریەکەی ئەوەی کە پێڵەن ساتوریتد فات یعنی تێرەکانە لە چەوریە تێرەکانە لەلایەک یارمەتیمانەیە کە ئەسڵەن کۆلسترۆلی خراپ ئێمە چونکە دوو جۆر کۆلسترۆل لە خوێنمان هەیە کاتێککە لەگەڵ پرۆتینایە کە گرێت و ئەچێتە خوێنەوە کە ئەوەی پێڵێن های دنستی لایپۆپرۆتین HDL لەگەڵ لۆ دنستی لایپۆپرۆتین بڕیا یعنی وان ئەزانی ئەم کۆلسترۆڵە کە لۆ دنسیەکە یعنی کەمەکەیان بەرزەکاتەوە کە ئەمە یعنی بەستراوەتەوە بە نەخۆشیەکانی دڵەوە بەڵام خۆی لە ڕاستیاوانە ئەگەر ئێمە لە ڕێژەیەکی معقولا بیخۆین ئەو کاتە هیچ کۆلسترۆل بەرز ناکاتەوە ڕێژەی معقول یعنی چۆن دکتۆر بۆ نمونە چەند ڕۆژ لە هەفتە ببوورە تو ئەکەوێتە سەر کەسەکە خۆی یعنی کەسێکی بەتەمەن فەرقی لەگەڵ کەسێکی گەنج ئەوەی کە ڕاضە ئەکا مەسەن ئەوەی ڕاضەکە ئێستا دراسە کراوە بۆ ماوەی 12 هەفتە هەر ڕۆژی سێ هێلکانیاوە بە کەسێکی ڕاضی هیچ کێشەی بۆ دروست نەکردووە لەبەرەوە بەڵام فەرقی هەیە لە ئەنجام خواردنەکانی تریشت یعنی جێدا خەئیستە هیوا هەیە سێ هێلکە چوار هێلکە لەگەڵ کەوچکێکی شکەرەیە یان لە هەمووشی خراپتر ڕۆنی تەنەکە من حەزەکەم لە هەموو باسەکان ما باسی ڕۆنی تەنەکە بکەم کە بەڕاستی تەنەکە و سەتڵ کە زۆر زۆر خراپن ئەمانە وە ئەکەن لۆ دنستی لایپۆپرۆتین بەرز بێتەوە کەواتە تا بتوانین هێلکە بە کوڵاوی بخۆین هێلکەکە ئەگەر هێلکە سووری نەکەینەوە ڕۆنی بمبورە ئەگەر سووریشی بکەیتەوە یعنی لە ڕۆنا کەمێتێکی کەم ڕۆنی تێکەیان زەیتی زەیتون بێ کێشێکی بەهات بۆ دروست ناکە یعنی ئەگەر نەشی کوڵێنی بۆیە من حەزەکەم قەت خەڵک مقەیەد نەکەی بە شتێکەوە بڵێ ئللا بە کوڵاوی بیخۆوانێ لە بەرچاویشیان بکە بەتایبەت لەوانەی وای حەزی لێ بەڕۆن بەڵام من پێتانەڵێم بە ڕۆنی کوردیەوە مەیخۆن بە ڕۆنی تەنەکەەوە ڕۆنی تەنەکە لەگەڵ هیچ شتێکا بەکاربهێنن باش نییە چونکە لە دراسەکان بەحث یعنی لێک دراوەتەوە کە ئەگەر تۆ ڕۆنی ساچورەیتت زۆر بێ نەک ڕۆنی ناوهێلکە ئەگەر ئەوەت زۆر بێ بە کەمی علاقەیەک دروستەکە لەگەڵ توشبوون بە نەخۆشی دڵ و هەندێکی کەش هەیە جیناتیان خۆیان یعنی هیوا هەیە لە بەعائیلە ئێمە نەخۆشی دڵمان لەگەڵایە ئەمانەی کە ئەوان خۆیان لە جیناتیانە کۆلسترۆلی بەرزیان هەیە ئەمانە ئەتوانن ڕۆژی هێلکەیەک زۆر بە ئاسانی بخۆن یا ئەتوانن ڕۆژناڕۆژێ دوو هێلکە بخۆن بەبێ ئەوەی هیچ جۆرە گرفتێکیان بۆ دروست بکە بە نسبەت ڕاضیەکانەوە تا سێ هێلکەش ئەتوانن وەربگرن بە مەرجێک لەو سەر ئاگایان لەو ڕۆنانەی تر بێکەوەری ئەگرن یعنی مەسەلەن ڕۆنی حتا بە ڕۆنی دووگەوە بە ڕۆنی ناو یعنی کەرە و ئەوانی ناو سپاییەکانەوە وەکوتم ئەو ڕۆنی تەنەکە هیچ ئەبێ هەر هیچ بەکارنێنرێ هەتا ئەتوانین لەگەڵ زەیتی زەیتونە ئەوانەیە لە خواردنەکانی ترا ئەو ڕۆنە بەکاربێنرێ چەوریەکەی ئەگەر بڵێم باشە نەک خراپە و زۆربەی ڤیتامین دی و ئی و ئەوانەشی هەر لە ناو زەردێنەکەی و لە ناو چەوریەکەیەتی دکتۆر وەکو بۆ کوڵاندن ئێستا باشە کەسی وایە تۆ زە دەڵەمەیە هێشتاواتە زۆر نەکوڵاوە ئەمە ئایا هەر سوودی هەیە هەنێکجار بۆ نمونە بە مناڵ بەم شێوەیە ئەیەت ئایا ئەبێت کە بە تەواوەتی بکوڵێت یاخود بۆ نمونە بەم شێوەیەش سوودی خۆی ئەگەیەنێ زۆر لە هێلکەکان بە تایبەتی ئەمانەی کە لە بازار ئەیکڕین زۆریان هەیە شێڵەکە یعنی توکڵی هێلکەکە تەعقیم کراوە بە ئەوەی کە بەکتریای پێوە نەبێ بەڵام هەندێکیشیان ئاوا تەعقیم ناکرێت لەبەر ئەوە باشتر وهایە زۆر کوڵاندن نەبێ بەڵام لە دەڵەمەش زیاتر بێ ئەها کە زەردێنەکەی بە تەواوی بیبەستێ واتە چەند دقیقە تقریباً کوڵێ ناتوانم ئێستا من بە دەقە پێت بڵم چونکە جۆری ئاگرەکە و جۆری ئەو ئاوە و کەمی ئەو هێلکەی کە ئەیخەیتە سەری بەڵام عادەتەن کە دەری بینی تۆزێک بی سوڕێنی هێلکەی کوڵاو زۆر جوانە سوڕێتەوە کە هینەکرێ
ئەتوانێت ئەو کەسە یعنی دایکەیان هەر کەسێکی کەیە بەنسبەتی ئەکەیکەیتە ڕۆن ئەزانی یەکسەر خۆ ئەی بەستێ بە چاو دیارە بەس ئەوانەی تر زۆر نەکڵێ هەر کاتێک هێلکە کە قەراخەکەی ڕەش بوو ئەمە زۆر کڵاو و باشنێ یعنی تەسیری کردوتە سەر جۆری خۆراکەکەی و باشنیە بخورێ لەبەرەوە بە کەمی بیبەستێ و بەڵام بەکاڵی زۆربەی زۆری گەنجەکانمان بەکاڵی ئەیکەنە ناو عسارە و ئەیخۆن ئەمە شیر و ئەوانە شاتێکەڵێ بەڵێ تێکەڵی بەهاکەی کەم ناکاتەوە سەرکۆ لەبەرەوەی ئەو نەموت پاستەرە نەکراوە یعنی لەوانەیە بەکتریای پێوە بێ سالمۆنێلای پێوە بێ کە لەوانەیە ئەو کەسە نەخۆش بخا هەروەها بەکاڵی هەزمکردنیشی گرانە تۆزێ لەبەرەوە ئێمە ئەگەر بین باسی ئەوە بکەین کاتێک کە تۆ ئەچیتە دەرەوە ئەو ڕۆژێ ئەچیتە دەرەوە ماوەیەکی زۆرت پێچێ ئەو کاتە توانی بەیانی دوو هێلکە بخۆی ماوەیەکی درەنگتر برسیتە بێتەوە تەنانەت بۆ ئەو کەسانەی کە ڕێجی مەکەن ئێمە یەکێک لە کێشەکانی ئەو کەسانەمان کە ڕێجی مەکە خواردن کەمەکاتەوە بەبێ ئەوەی مهم ئەڵێ خواردن کەمەکە من جاران چەندێکم خوارد ئێستانی وەیە خۆم ئەمەنە ئەمە هەڵەیە ئەبێت تۆ پرۆتین کەم نەکەیتەوە بۆ هەر کەسێک یعنی کە لێرەوە بۆ ئەوەی زۆر بۆیان ئاسان بکەم ئەو پوینت هەشتیان 1 گرام کەسێک ئەتوانێت بۆ پێویستی لەشی خۆی پرۆتین وەرگێ یعنی ئەگەر کەسێک کێشی 50 گرام بێ 50 کیلۆگرام بێ ئەم ئەتوانێت 50 گرام یان شتێک کەمتر یعنی 45 بۆ 50 گرام پرۆتین وەربگرێ ئەم پرۆتینە لە چیەوە وەرەگیرێ لە هەمووی یعنی باشترین جۆرەکانی کە بەرهەمە ئاژەڵیەکانە گۆشت و ماسی و مریشک هەروەها هێلکە هەر هێلکەیەک نزیکەی 6 بۆ 7 گرام حسب گەوری و بچووکی هێلکەکە پرۆتینمان ئەیاتێ کەواتە کاتێک ڕۆژێکا من کە 12 کە 2 هێلکە بخۆم 12 تا 13 گرام هێلکەم پرۆتینم وەرگرتووە کە ئەمە بوستێکی زۆر باشە بۆ پرۆتینی من و نایەڵێ پرۆتین دابەزێ چونکە ئەگەر پرۆتین دابەزێ عەزەلەی لەشدا ئەبەزێ بە تایبەتی لە دەموچاوە بۆیە هەندێک کە ڕێجیمەکە سیرەکەی زۆر پێوەی دیارە ئەمە بۆ لەبەرەوەی ماسوولکەی دابەزاندووە لێرەوە تکا ئەەکەم ئەو کەسانەی کە ئەیانەوەی کێشیان دابەزێنن لە پرۆتین دای نەبەزێنن لە کاربۆهیدرات کەم کەنەوە بەڵام لە پرۆتین دانەبەزێنن باشە دکتۆر هاوکارانیشم کۆمەڵێک لەو جۆرەیانەی هێلکیان بووێ ناوێنێتە ناو ستۆدیۆ من پێم خۆشە باسی جۆرەکانی هێلکە بکەین زایمە ئەوەی کە ڕۆژانە بەکارێنین لە نێو ماڵەکانمانە زیاتر هێلکە سپیەکەیە کە ئەبینی بەرواری لەسرە یان تۆچی تا هەردووکان و مارکێت بینی سریەکەی توی بی تۆ ماڵەوە بووی بەکاری بێنی بە پێ و کاتێک کە پێویستە هێلکەی کەمانەیە هێلکەی بۆ نمونە ئەویش هەر لە نێو دەواجینەکانای مریشکی سوورە هێلکەی سوورە هێلکێشمانەیە هێلکەی مریشکی ئەو کەسانی کە خۆیان بەخێویەکەن لە نێو باخێکی خۆیان نابێ شوێنی کە خوانەکەڵێن هێلکەی کوردی بەڵام دایمە گرفتێکمان هەیە لەگەڵ هێلکەی کوردیاوی کە ئێستای بینە سەر شاشە هێلکەکانی کە بەرواری لەسرە زۆر جار ڕۆینە بازار لە شوێنێک کابینی یەک سەبەتەی گەورە ئەڵێمە هێلکەی کوردیە بەڵام منیکی و هاوڵاتی نازانمە هێلکەیە کۆنە یان تازەیە ڕاستە چۆن بتوانین دوای ئەچینە سەر ئەو هێلکەی ترکە هێلکەی باڵندەیەکە کە بۆ مناڵ بۆ کارەهێنرێ لە زمانی مناڵەکە زمانی بگری ئەم هێلکەیە بەکاربێنێت باشە بێت بەس باجارە لام هێلکانی کە بمێنینەوە چۆم ئێستا من بۆ بەروارە دڵنیام کە هێلکەکە تازەیە تا چەنی شەمێنێتەوە بەڵام هێلکەی کوردی وەڵای هەمووشمان حەزمان لێت ڕاستە بەڵام چۆن بزانم ئەم هێلکەیە کۆنە یاخود تازەیە خۆی هێلکەی کوردی شتێکی زۆر باشتری هەیە لە هێلکانەی تر بە تایبەتی ئەو باڵندەکە ئەگەر هەتاولی بە هەتاولی بە ئۆمیگاتریەکی باشتر وەرەگرێت زیاتر یعنی یەکێکە لەو پێویستیانی کە لە ناو هێلکەیە هەیە و کە زۆر گرنگە بۆ تەندروستی ئێمە بە تایبەتی بۆ وەک لە یعنی ئێمەیە کە زەیتی گوڵە بە ڕۆژە زۆرتر بەکارێنین ئەمە ئۆمیگا 6 و 9 زۆر تایە ئەوەی کە نەقسمان تیا دروستەکە و کە خواردنی بەحریمان نیە ئۆمیگا 3 کە ئەمە لە هێلکەشە هەیە و هەتا هێلکەکە هێلکەی کوردی بێ و لە دەرەوە بێ باڵندەکە و هەتاولێیە ئۆمیگا 3 باشتری تایە لەبەرەوە ئێمە ئەڵێن هێلکەی کوردی باشترە لە ڕووی ئۆمیگا 3 و لە ڕووی خواردنەکانیشەوە ئەگەر خواردنی طبیعی بخوا هەر دەمتامیشی باشترە لە زەردێنەکەیەتی دکتۆر لە زەردێنەکەیەتی طبعاً هێلکەش خۆی بۆ ماوەی 3 هەفتە تقریبا یعنی تا 3 هەفتە ئەم هێلکەیە بە فرێشی ئەمێنێتەوە خۆی باشتر وهایە ئەو کەسانەی کە مریشکەکان بەخێوەکەن
یعنی ڕۆژەکەی بزانن بۆی ماوەی 3 هەفتە جێدا خەجاری وهەیە ئێمە کە هێلکەی کوردیە کڕین سەیرەکەی یەکێک پاکە یەکێک پیسە لە بەرەوەی یەکێک خراپتر هەڵگیراوە ئەو شوێنی هەڵگرتنیشتی یعنی جۆری هەڵگرتنەکەی هەتا تەنانەت مانێکیش یعنی بۆ ماوەی 4 هەفتەش ئەتوانرێ ئەگەر لە شوێنێکی فێنکا بێ هەڵبگیرێ بەڵام ئەگەر لە شوێنێکی ترا بێنە لە 3 هەفتە لەوانەیە لە 2 هەفتە و لەوانەیە ئەگەر لە شوێنێکی گەرما بێ لە هەفتەیەکیشە خراپ ببێ یعنی لەوانەیە کە ئەو برادرە بە من ئەڵێ هێلکەکەم تازەیە و کە من ئەیبەمەوە و هێلکەکە ئەبینم پیس بووە هەڵگرتنەکەی خراپە لەبەرەوە ئێمە هەمیشە هێلکەکانیش کە ئەیبینەوە لە دەرگای سەلاجەکەیە ئەبێ هەڵبگیرە لە ناو سەلاجەیە بێت ئێمە یەک شتی ترمان هەیە بەس نابێ لە کاتی کڕینە ئەمە بکرێ کاتێک هێلکە ئیخینە ناو ئاوەوە یعنی قاپێک ئاومان هەبێ هێلکەکە بخینە ناوی ئەگەر سەر ئاوت کەوت ئەو هێلکەیە خراپ بووە ئەگەر کەوتە بنی ئاوەکە و بە شێوەیەکی پاڵکەوت و ستونی وەستا ئەوە نیو بە نیوە ئەگەر پاڵ کەوت ئەوە هێلکەکە تەواوە و ساغا پاڵکەوێت یعنی ئاسۆیی بێت و لە بنی ئاوەکە شابێت بەڵام یەک شتمان هەیە ئێمە کاتێک کە هێلکەمان کردە ئاوەکە و دەرمان هێنا نابێ هەڵیگرینەوە چونکە لە کۆمی مریشکەکەیە مادەیەکی لینجی پێوەیە ئەم مادە لینجا وەکو پارێزەرێک دروستە بێ بۆ هێلکەکە ئیتر ناهێڵێ هەوا و بەکتریا بچێتە ناوەوە کاتە دکتۆر نابێ هێلکە پشۆرێت نابێ هێلکە پشۆرێتەوە زۆر هەڵەیە هاوکارانە مەمێلکانیان هێناوە منە ئەم هێلکە کوردیەکان هێنم چکە ئەمە چونکە بەرواری لە زەرنیە پرسیاری زۆر لەسەرە سەحات ئەم هێلکەیە دکتۆر بەبورە هیچ نیشانەی بەدەر لەوەی کە ئەوی تۆ باست کرد ئەگەر لە پەرداخی ئاوایە مێلکێ بتوانین بزانین تازەیان کۆنە ئەتوانین ئاوا کاچینە شوێنێک بیکڕین هیچ نیشانەی کەی پێوە دیارە کە بڵێ نەمێلکەیە بەداخەوە هیچ نیشانەیەک نییە ئێمە یعنی لەسەر شێڵەکەی لەسەر تۆکڵی هێلکەکە کە بزانین ئەمە باشەیە خراپە ئیلا ناڵم یان ئەو کەسە کە خۆی ئەزانێ مودەکەی لە 3 هەفتە تێنەپەڕی بێ و هەروەها جۆری هەڵگرتنەکەشی زۆر جار هەیە دوکانەکە بەرامبەر هەتاوە هەر لە بەیانی هەتاو لە دوکانەکەی ئەیان ژوورەکەی شوێنەکەی گەرمە و هێلکەکەشی داناوە یان لە هەندێک لە مارکێتە بچووکەکانی لاکۆڵانەکانە یعنی لە شوێنێکی وەهادا ئەندێکە ئەو شوێنە ئەو هێلکەیە شوێنەکەی فێنک نییە لەبەرەوە با ئەکسپایریش نەبوو بێ بەڵام هەر هێلکەکە خراپە هەندێک هاوڵاتیان ئەڵێ ئەوەی کە بەڕێزت ئاماژۆ پێە ئەڵێ من هێلکە کوردیەکەم هەیە لە ماڵەوە نەیەڵم شوێنەکەی گەرم بێ نێڵم هەتاویش لێ بە ئیتر خراپ نابێم هێلکە هەتامانێک 3 هەفتە خۆی هەتامانێک یعنی 4 هەفتە لەوە زیاتر بەها خۆراکیەکەی لە دەستەیە باشە دکتۆر ڤیددیۆیەکم من بینی بەداخەوە ئەوەی کە چۆن ساختەکاریە بکرێ غەشێ بکرێت ئەم هێلکە ئاسایانە وان نیشامی ڕەنگەکەی ئەوە تۆزێک تۆخی ئەکەنەوە وەکو هێلکەی کوردی لێبێ ئایا هەر بە قسەکەی جەنابەت لە درێژێ بەڵام زانیاریەکانت هیچ تەکنیکێکی شایە تۆ بۆ نمونە بزانیت ئایا ئەم هێلکەیە وەڕاستی هێلکەیەکی کوردیە یان نە؟ ڕاستی ئەوانە نازام تا چ حدێک ئەو شتە ڕاستە لە برەوەی باوەڕ ناکەم ڕاست بێ زۆر جار هەیە ئێمە بەداخەوە کەسانێکی ناپەرپرس بەس بۆ ئەوەی قەلق بخەنە مێشکی خەڵکەوە ئەڵێن فلان شت ئەکرێ فسار شت ئەکرێ لەوانەشە بکرێن یعنی ئێمە نازانین بەڵام ئەم هێلکەیە ئەگەر ڕاست بێ وتیان یعنی فاستی لێ ئەیەن یان شتی لێن بەم فاسە بۆ ئەوەی ئەکسپایرەکەی بڕوە ئەمە زۆر کێشەیەکی گەورە دروستەکە یەکەم کلۆرەکە خۆی دووەم ئەم مادەیە ئەو مادی لینجەی کە وتم نابێ هێلکە بشۆرێتەوە ئەبێ هێلکە هەڵگیرێ ئللا ئەو کاتەی کە ئەشکێنرێتە ناو هینەکەەوە یان ئەخرێتە ناو ئەو ئاوی کوڵاندنەوە ئەو ئاوەی بەربکەوێ ئەگینە ئەگەر ئاوت لێ یعنی بۆ کەسێک ئەگەر سوتفە هێلکەی خستە ناو ئاوەکەەوە و دوایی بێوێ وەڵا زۆرە بڵێ ناقەیناکە لە چوارم کردووە یەکێکیان دەرێنمەوە دەری نەهێنێتەوە چونکە کە دەری هێنا و داینا خراپە بێ باش هێلکەیە وەکو هێلکە زۆر کەس لەبەر بۆنەکەی لاانەیە زۆر نەتوانێت بەکاری بهێنە دیان ناوێرە بەکاری بهێنێ بەڵام ئێستا لە بازاڕە ئەبینین زۆر جار هێلکە تۆ ئەیکڕیت لە ماڵە ئەو بۆنە زۆر تۆخەینی ئەو بۆنە زۆر ناخۆشەی نییە ئایا ئێستا ئەمە ئەگەڕێتەوە بۆ خواردنێ ئەدرێ بە مریشکەکە هۆکارەکەی چییە؟ زۆر جار هێلکەکە جێ ئێڵڕێ لەو شوێنەیە خۆمان نەزانین کە مریشک هێلکەکە کات زۆر جار هەیە تێکەڵ بە ڕقنەکەی ئەبێت تێکەڵ بەو شوێنە ئەبێ کە پیس بووە لەبەر ئەوە حتا هەڵگرتنی هێلکەش لە ماڵەوە باشترە بکرێتە ناو حافزەی هێلکە ئێستا هەیە خۆشبەختانە و سەریشی هەیە ینی لەناو دەرگای سەلاجەکەیە داینە ئەگەر باشتر
باشترە لە دەرگا سەلاجەکەدانەندێ ئەگەر زانیمان بە تایبەتی ئەگەر پیس بوو یا هێلکەکەی کوردی بوو لە دەرەوە بوو لە بەرەوە بخرێتەنە ئەو حافظە و سەری بنرێتەوە هەتا کاتی بەکارهێنان حتا باشتریشە ئەو کەسەی کە دەری ئێنێ لە هێلکەکە و کە هێلکەکە ئەشکێنێتە ناو هێلکە و ڕۆنەکە دوایی دەستی بشوە نەوەک یەکێک لەو بەکتریایە بەدەستیەوە بێت بۆ ئەوەی نەگوازرێتەوە دیسان بۆ کەوچکەکەی کە ئەیەن لێ ڕێگەیەکی کە بۆن لە کاتی خواردنیا ئێمە زۆربەی کات خوێ ئەدرێ لە هێلکە باشترە خوێ نەدرێ لە هێلکە چونکە بە تایبەتی بۆ بەتەمەنەکانمان ئەمە یعنی بۆ خراپی بۆ هێلکەکە دروستەکە کە خوێ لێ ئەدرێ ئەی بڵێن چی لێ بین باشترە بۆی تامی خۆش بێت ئێمە گیایەکانمان هەیە پونگمان هەیە نەعنامان هەیە ئۆریگانۆمان هەیە جاترەمان هەیە ئەمان یعنی جاترێ کێوی کە ئۆریگانۆیە کە هێلکە ڕۆنەکە کرێیان مەسەلەن هێلکەکە کە لە تەکەی ئەم گیانەی پێوە بکرێ هەم تامی خۆشەکە هەم یارمەتی هەرسکردنیشی ئەیە و هەم ئەو بۆنە ساردەی کە هەندێک هەستی پێکە و لە لای ناخۆشە ئەوەش ناهێڵێ باشە دکتۆر با بچینە سەرەوەی کە هەندێک لە جۆری هێلکەکانی باڵندەکانی تر ئێستا بۆ نمونە ئەم جۆرە هێلکەی کە لە ستۆدیۆ لامانە باڵندەیەکە پێڵێن کوڵافڕە ئەم باڵندەیە مێلکەیەڵێ بۆ ئەو کەسانە وەک مناڵانەی کە زمانیان ئەیگرێ یاخود بە تەواتی نەکەوتونەتە قسەکردن ئەم جۆرە هێلکەیە بەکارڕهێنرێ منەمێ لە ڕووی زانستی تەندروستیەوە تا چەند ئەوە پشتڕاستکراوەتەوە کە ئەمانە ئەتوانین چەنە وەکو بەهای خۆراکی سوودی هەیە ئایا وەکو لایەنی چارەسەر و تەندروستیش ئەو پشتڕاستکراوەتەوە کە ئەمە بێتە چارەسەرێک بۆ مناڵانە خۆی هێلکەکان تا حەدێ هەموویان وەکو یەکوان بە پێی وەزنەکەیانە بەس ئەو هێلکەی کوڵەفڕە یەک شتی تۆزێک باشترە مادەی کۆلین کە یارمەتی ژیری ئەیە بەرزکردنەوەی ئاستی ژیری ئەیە لە ئەما 48 لە سەدای پێویستی ڕۆژانەی تایە هەر یەک هێلکەی هی هێلکەیەکی مریشک 164 تایە یعنی ڕێژەکە ئەوەنە فەرق ناکە کە مادەی هەروەها ئاسن مادەی ئاسن تایە کەمێک زۆرترە پرۆتینەکەشی لە هێلکەیە کاوتم 6 بۆ 7 غرام هێلکەی مریشک پرۆتینی تایە لە ئەما 1.4 یعنی یەک دۆز پرۆتینەکەشی زیاترە هی نەخێر ئەمەی کوڵەفڕەکە ئەمە بچووکەکانە لە بەرەوە کۆلینی تۆزێک زیاترە ئاسنی زیاترە هەندێک پرۆتینی زیاترە ئەگینا وەکو ڕێژەی خۆراک و ئەو شتانی کەتیایەتی هەمویان وەکو یەکوەهان ئەمەنە وردیشە دکتۆرەوە چۆن بیخۆی باشە کەسی یاساییش دەتوانێت مێلکێ بەکار بڵێ تۆزێک یعنی نرخی گرانترە ئەگینا و ڕێژەکەش ئەو گرانی بۆ ئەو کەسەی کە دەستی ناکەوێ هەر هێلکەکە بخوا ئەویش بەدیلی ئەوە یعنی کێشەیەکی وای نییە ناڵم یەک تۆز لە کۆلین و لە ئاسنەکەیە تۆزێک فەرقەکە ئەگینا فەرقەکەش ئەو زۆرە نییە تۆ بڵێ بگەڕێی بە دوایە بە تایبەتی بڵێ با پێی کەم و بیخۆم ئەگینا هەردووکیان هەر هێلکەن و هەموو سوودە تەندروستەکانی تایە و زۆر باشە بخورێن دەسەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هاوڵاتیان و ئێمەش توانین بێتمان سوودمان لە ڕێنمایەکانی بەڕێستان وەرگرتی و بتوانین هێلکە ئەو بەها خۆراکی باش ئەگەر شتمان مابێ بۆ زۆر جار هەیە بۆ شەکرە خەڵکەڵێ ئایا هێلکە بخۆم بۆ شەکرە یان نەیخۆم بڵێ لە هێلکەشا بە ڕێژەیەکی تەندروست لە هەفتەیەکە تا 7 هێلکە ئەتوانن بیخۆن و بەعکسەوەش هەستی تێریان زیاتر ئەیاتێ بەس وەکوتم لە کاتێکا کە تۆ هێلکە خۆی ئەبێ ئاگاد لە چەوریەکانی تر بێت چەوریە تێرەکانی تر ئاستی ئەو کەمتر بخۆی چونکە هەموو کەسێک ڕێژەی ئەو کالۆریانەی کە ئەیەوێ ڕێژەکەی ئەبێ عنی کەمێک لە چەوریەکان لە 7 تێنەپەڕێ لە باشترە لە 7 بێ لە 10 تێنەپەڕێ کە ئێمە لە چەوریە تێرەکان وەری ئەگرین ئەو ئاگاداری ئەو ڕێژەیە بکە و ئەتوانن بۆ هەموو نەخۆشەکان ئەتوانن وەری بگرن بەبێ ئەوە هیچ کێشەیەکیان بۆ دروستکە و بەعکسەوە کوتم ڕێژەی ئاستی ژیری نایەڵێ دابەزێ و هەستی تێریشیان زیاترە دەستەکانتان دەست خۆش سپاس بۆ ئامادەبوون